دەستپێکی گفتوگۆکانمان با لە ڕۆژە گیانێکەوە دەست پێ بکەین. ڕۆژی گیانی زیندە هەمە جۆری یاخود زیندەوەرە هەمە چەشنەکان یاخود چەند ناوێکی تریەکە خۆتەزانی مەبەست لەم ڕۆژە چییە؟ بەڵێ طبیعی خۆی بە ئینگلیزی بایۆدایڤەرسیتی پێوتێت لە ئینگلیزیەکە زیندەکە پێش جۆرا و جۆرەتەکە ئەخرێت لە عەرەبیە التەنەوع الحەیاتی پێوتێت بەعکسەوە جۆرا و جۆرەتەکە پێش ژیانەکە ئەخرێت. ئێمە بە کوردێکی خۆمان طبیعی ئەو یعنی لە ئەرچی پسپۆرانە وانی زمانەوانن ئەتوانی بڵێ جۆرا و جۆرەتی ژیان یا زیندە هەمە چەشنی زیندە هەمە جۆری ئەوەی کە یا ڕەنگاڵەیی ژیان ڕەنگاڵەیی ژیان ینی چمچێکی جوانە ئەگەر بێت ینی ئیشی پێ بکرێت. بێگومان ئێمە بێ و ڕاستی بزانانی ینی ئەم بۆنەیە لە ساڵی 2000 لە مانگی 12 بڕیاری لەسەریا لەلایەن UN-ەوە. دوا بە دوای چی؟ دوا بە دوای ئەوەی کە چەندەها ڕاپۆرت لەو کەسانەی کە ڕاپۆرتی بەرز کردەوە وەلسن بوو کەسێکی ئەمە ئیکۆلۆجیست بوو لە ساڵی 1988 ئەو ساڵی کە حربی عراقی ئێرانی تیاوەستا لە 1988 ئەو لەو ڕۆژانە بەس لە 1970 ئەو ڕاپۆرتێکی بەرز کردەوە بۆ لایەنە بەرپرسەکان وتی زیندە هەمە جۆری جیهانی لە بەردەم مەترسیەکی گەورایە. هۆکارەکەشی چییە؟ هۆکارەکەشی نەمانی لانەی ژیانیانە ئەو هەبیتاتەی کە تیاژن. طبیعی هەموو زیندەوەرێک دووشتی هەیە لانەی ژیانی هەیە و نیشی هەیە نیش ینی با بڵێن جێگای ئەو بوونەوەرە بە هەموو سلوکێتیەوە بە هەموو ئەو پەیوەندی و ئەرک و نیشاڵانەی کە تیا جێبەجێ ئەکرێت. لەبەر ئەوە لە ساڵی 2000 ڕێنەکەوت لە مانگی 12 بیکەن خستیانە مانگی 5 بۆ هەموو ساڵێک و بۆ هەر ساڵێک دروشمێکیان بۆ داناوە. دروشمی ساڵی پاری 2020یان وتیان چارەسەری ئێمە تەنها لە سروشتایە و فعلەن وایە تەنها ئێمە ئەتوانین لە سروشتا کار بکەین. بەڵام وەکو پێویست ئەو دروشمە یعنی لە وڵاتەکان کاری بۆ نەکرات ئەبینیت ئێمە گەر بە دوای ئەو لیستانە بکە پێوتە ڕێت لیست. طبیعی ئەم مەترسەی کە دروستە بێ بە سێ قۆناغاڕوان یەکەم بە هەڕەشە کە پێوترێ ثێتن دوایی ئەندێنجەرد یعنی دروستبوونی مەترسی سێهەم جار قڕبوون. ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ئەو ڕێکخراوە جیهانانی کە بەرپرسن و بە دواچوونی با بڵێن سەرەکی ئەکەن بە دوای جۆرا و جۆرێتی ژیان و ئەو مەترسیە کە لەسەریان دروست بووە یعنی لە مەترسیەوە یعنی لە هەڕەشەوە بۆ مەترسی و لە مەترسی بۆ قڕبوون ئەبینین لە ساڵی مەسەلە 2012 بە پێی راپۆرتی IUCN ئەم کەمە ڕێکخراوێکی جیهانی پەیوەستە بە پاراستنی ژینگە یعنی لەو ساڵا وتی نزیکەی 2000 بوو ئاژەڵ ینی لەژێر مەترسی لە ناوچوونایە و نزیکەی 2655 ڕووەک. بەڵام راپۆرتی ساڵی 2020 ڕێت لیست کەیتەی با بڵێن کە بێ بە لیستێکی سوور یعنی لە نزیکەی 145,000 مەترسی لەسرە و 35,000 بەرەو قڕبوون ئەچێت کەواتە یعنی لە بینی 2012 بۆ لەم ماوەی 8 ساڵە بەدەیان جار مەترسی هەڕەشە و لە ناوچوون قڕبوون ژیانە جۆرا و جۆرەکان ینی لە ئارایە. وەکو پاڵپشتێکیش بۆم ڕاستیە لە ساڵی 2014 تەمەناکەم ئێوەی عەلامیش ڕۆژێک ینی ئەو کارتان لێ بۆشە کەسایەتێکی عەلامی کە ناوی ئەلێزابێت بوو ئەلێزابێت ئەم کەسایەتێ تاسا 2 جایزەشی وەرگرتووە جایزەیەک لە 2015 لەسەر ئەم کتێبەی کە دەری کرد و لە 2008 و ئەو لایەنەی کە با بڵێن جایزەکەشی پێە زانکۆی کۆڵۆمبیا بوو سەرۆکی زانکۆ سەرۆکی زانکۆیەک جایزەیەک بابە ئەعلامیەک کتێبەکەشی ناوی چی بوو؟ قڕبوونی ژمارە 6 قڕبوونی ژمارە 6 هەتا ئێستا لەسەر ئەم هەسارەیە 5 جار قڕبوون بووە یعنی قڕبوونی ڕقم 6 ئەم پێشبینی ئەکا بۆ کۆتایی سەدەی 21 کە زۆری نەماوە یعنی تقریبا 80 ساڵی ماوە لە سا 20 بۆ 50 لە سا 20 بۆ 50 با بڵێن
جۆرا و جۆرێتی ژیان دەستچێت و کامانشان لە دەست ئەچن ئەوانەی کە زۆر هەستیارن ئەوەی بەرگەگرنین ئەوانەی لەبەردەم ئینڤیسەکانە ئەوانەی کە هێرشەکەن یعنی چۆن لەناو بەشەرە بەشەری ینی بەقوت بەشەرە لاوازەکانە خۆ لەناو ئاژەڵەکانیش لەناو بوونەوەرەکانیش بەم شێوەیە ئەنجا لەو زیندەوەرانەی کە بەپێی تەقدیر کە کراوە لە 2012 وا پێشبینیەکە کە ئەمە تەقدیر بەس ئەوەی کە کراوە بە دۆکمنتاری 2,500,000 جۆرا و جۆرەتی ژیان لەسەر ئەم هەسارەیە دیاری کراوە بەس ئەوەی کە تەقدیر کراوە ئەڵێ 8,700,000 جۆری زیندەوەری جیاوازمانە. دکتۆر من پێم خۆشە بە پێی و ئامارانەی بەڕێزە بە پێی ساڵەکان کە لە جیهانە ئەمانە پۆلێنی بۆکرێت بەڵام بەم ساڵ کاڵێ ئێمە بەشێکی لە چارەسەوە تا لایەنی مرۆڤایەتی بەڵام یەکێ لەو خاڵانەی کە ئێستا زۆر کاری لەسەرەکەن ئەڵێن ئەو دوو لایەنەی کە هەیە بۆ گرفت دروستکردن لەسەر کۆی زەوی لایەنە سروشتی و لایەنە مرۆیەکان بەڵام بەداخۆڵ لایەنە مرۆیەکە زۆر ڕنگدانەوەی زیاتری هەیە لە پیسبوونی ژینگە و لە قڕبوونی ئەو زیندەوەرانە ئەمە تا چەند کاری لەسەر کراوە کە ئەم گرفتە بەرەو کەمبوونەوە بەرن چکاڵێمە بەشێکی لە چارەسەر ئەی بۆ چارەسەری بۆ ناکەین طبعی ئەمە ینی ڕوونکردوێکی بەجێت کرد کە هۆکاری سروشتی ینی بە ئەمانەتەوە قسە بکەین ئەمڕۆ هۆکاری سروشتی کاریگەری زۆر 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 کەمە بە بەراورد لەو سەرڕۆیی و لەو سەر کێشەی کە مرۆڤ ئەیکات یانی لەسەر ژینگە ئەگەر ئێمە تەماشای ئامارەکان بکەین ینی بە حکمەوەی کە ئێمە پسپۆریمانە و بە دوواچوونی بۆکەین ئەبینین ساڵ لە دوای ساڵ کێشە ژینگەیەکان زیاتر کەڵەکە بوون زیاتر گەورە بوون هیچ هەنگاوێکی چارەسەر کە دوا بڕیاریان لە کۆنفرانسی 2015 پاریس بوو کە ڕێکەوتن لەسەر ئەوەی کە هەوڵ بن نەبێ ئیمیشنی گازی خان و پلاستیکەکان بە دوو قۆناغیشیان هەتا 2030 قۆناغیشیان هەتا 2050 یعنی بۆ 2030 بی لە 145 کەمکەنەوە چکە غازی خان و پلاستیکیەکان هۆکاری سەرەکیە بۆ دروستکردنی کێشە ژینگەیەکان کێشە کەڵەکە بۆکان کە بەهۆی کۆمەڵی گازات ڕێژەکانیان بە ئەندازەیەک دەرچووە بۆ نمونە مەسلەیەکێک لەو گازانە CO2 لە ساڵی پارە مەسەلە 2410 ppm بووە 412 ppm بوو ئەم ساڵ بۆ بە 413 تۆ چ کاریگەریەکێ بێ لەسەر زیندەمە چەشنەکان دکتۆر زیندە هەمە چەشنی ئەزان چیە یعنی طبیعی کە ئێمە بە گرمبوونی جیهان ڕوویە بە هۆکاری زیابوونی گازی خان و پلاستیکەکان لە دوایەوە کەش و هەوا گۆڕێت کە کەش و هەوا گۆڕا نزیکەی 15 لێکەوتە و دەرهاویشتەی نەرێنی لەسەری ڕەنگ هەیەەوە بۆ نمونە ناوچەیەک بەرەو وشکایەتی ئەڕوات ئەو جۆرا و جۆرێتی ژیانەی کە لەوێ هاتون وا ئەدەپتەیشنیان کردووە وا با بڵێن نەچرەڵ سلێکشنیان تیا کراوە کە خۆیان سازانوە لەگەڵ ئەو بارودۆخە ئەگەر هات ئەوانە هەستیار بن بێگومان بەرگەی ئەو گۆڕانکاریە ناکەن و لەناو ئەچن بە تایبەتی مێرۆکان و لەسەر و هەمیانەوە هەنگ کە ئەمڕۆ ینی گەورەترین ڕێژەی زیندەوەرەکان با بڵێن لە خۆی لە مێرۆکانە ئەبینێت بەپێی کەسێکی پسپۆر لە ئەنتەمۆلۆژیە لە زانستی مێرۆکان نزیکەی 1 ملیۆن جۆرا و جۆرێتی مێرو هەیە ئێمە ئەبێ ئەو ڕاستیە بزانین کە بەشی پیتاندنی سەرەکی ئەو گوڵانەی کە ئەکرێ و بە دوایە بەرهەمە کشت و کاڵەکانی لێ فراهەم ئەکرێت بۆ ئاسایشی خۆراک لە دوای مێرووەیە و ئەوەی کە زۆریش هەستیارن بۆ لە ناوچوون مێروەکانن و پلی یەکەم یەک حتا ئەنیشتاین و کتێبێکیشی پێ هەیە ئەنیشتاین ئاماژەی بۆ کردوڵێ هەر کاتێک ینی هەنگ نەما لەسەر هەساری زەوی چکە لە 180 پیتاندن ئەوانێکن ئەوە دڵنیابن دوای 4 ساڵ مرۆڤایەتیش بەرەو قڕبوون و بەرەون نەمان ئەچێت گەورەترین کێشە ئاسایشی خۆراک ڕوومەیەت کەواتە ینی کێشەکان بەداخەوەنن ساڵ لە دوای ساڵ لە زیادبوونە لە کڵەکە بوونە و تاوەکو ئێستاک یەک هەنگاوی کردداریش نەنراوە سەربارەوەی کە نەتەوەیەک گرتوەکان UN با بڵێن DEP و UN ئەمانە تاکی دەکەن وە کۆنفرانسی شەکرد بەڵام تاوەکو ئێستا هەنگاوێکی کردداری تەندروست نەدەن باشە کاتە دکتۆر بەپێی توێژینەوەکان بەپێی راپۆرتە جیهانیەکان کە هەیە ڕەنگە لە چەند ساڵی داهاتووە چەند زیندەوەرێک کە بێت لەسەر ئەم ژینگە جوانە ئیتربوونیان نەمێنێ کاتە بەڕای تۆکو کەسێکی شارەزا لەم نێوەندەیە
پێویستە لە ئێستا چ جۆرێک لە هەنگاو بدرێت چۆن کاری جدی لەسەر ئەم بابەتانە بکرێت بۆ ئەوەی وەکو هەمیشە وتومانە ژینگە بە هەموو زیندەوەرە جۆرا و جۆرەکانەوە بەڕاستی جوانە نەکرد جوانە ئێمە ڕاستێکی تیژێ من حەزەکەم بردلەوە طبیعی ئێمە گەر بگەڕێنەوە بۆ دروشمەکە دروشمێکی زۆر جوانە ئەڵێ ئێمە بەشێکی لە چارەسەر نەک بەشێکی لە چارەسەر ئێمە بەرپرسی یەکەمین لە چارەسەر ئەگەر من لێوە بوو و دروشمە مەگۆڕی ئەمگوو ئێمە بەرپرسی یەکەمین لە چارەسەر نەک بەشێکی لە چارەسەر ئێمە ینی خۆمان سەبەبین و ئەگەر بڵێن بەشێکی لە چارەسەرەوە هەر پشتگوێ کاتە دکتۆر ئەم دروشمانە بەتەنها دروشمێک نییە بۆ ئیلانەکان و بڵاوکرێتەوە ئەبێ کاری جدی لەسەر بۆ کاری جدی و دروشمی پار بۆ نمونە نازام دروشمی پار چی بۆ زانیاریم نییە بەڵام پێم بڵێ بۆ نمونە کار کراوە لەسەر دروشمی پار نەخێر دروشمی پار ئەڵێ چارەسەری ئێمە بەس لە سروشتە لە سروشتە چارەسوری ئێمە لە سروشتە باشە چێ پێیەکە چێ با بڵێن سەرکارە بۆ بەڕێوەبردنی ئەم طبیعەت و ئەم عالەمە و ئەم هەساری زەوی مرۆڤ خودی مرۆڤە کە بەرپرسە بڕیار بەردەسەکان سەرۆکی حکومەتەکان سەرۆکی حیزبەکان ئەمانن هەموو شتێکیان بەدەستە ئەگەر ئەمان هەنگاوی کردداری و جاد نەبن و جدی نەبن و تێگەشتنێکی طبيعي ئەوەی کە حکومەکە لێرە من حەزەکەم گەڕێمەوە بۆ وتەیەکی کەسێکی ماریان بایۆلۆجیست ینی کەسێکی کە اختصاص لە بایۆلۆژی ئاوایە کە ناوی ڕاخلە ئافرەتێکی ئەمریکیە نزیکەی دەیان کتێبی هەیە کۆتەشنێکی هەیە قسەیەک هەیە ئەڵێ ئێمە چەند لە شتە سەرنجڕاکێشەرەکان و جوانەکانی سروشت تێبگەین ئەوەندەش بابلین هەنگاو ئەرین بۆ پاراستنی لە باتیەوەی وێرانی کەین یعنی ئەوەنە هەنگاوی وێرانکردنی پاشەکشەی لەکەین کەواتە ئێمە تێگەشتنمان نیە بۆ ژینگە تێگەشتنمان نییە بۆ سروش و بە تایبەتی بەرپرسەکانمان یەکێک لەوانەیە کە بابڵێن ئەم اتفاقی ئیفلیج کرد سەرۆکی ئەمریکی ترامپ بوو کە هەر ئیمانی پێ نییە وحتى لسال 2006 و 2007 دوو فیلم پێشکەش کرا دوو فیلمی لەسەر ئەم بابەتە فیلمیشان کە پێتەڵێ ڕاستێکی نەخوازراو ینی ڕاستێکی حقەتێک کە لە ڕوتە و ڕوت تێکات ئەمە فیلمێکی پێ دەرچوو کە ئەمە ئەلگۆر سەرکاریەکات یەکێکی تیش لەوانەیە کە ئیمانیان بە گۆڕانی با بڵێن دەوری بەشەر نییە ئەوان وتیان ئەمەنە چاواشەکاری گەورەیە و درۆی گەورەیە کە ئەکرێ و ئەسڵ و ئەساسی نیە ئەبینیت لە سانەوە 5 عالمەکان و دەستگا ئاکادمیەکان کە هیچ دەسەڵاتێکیان نیە تەنها ڕای زانستیە پامی خوانێن بەلایەنە بەرپرسەکان بەڵام جێبەجێ ناکرێت بێگومان لە دیاریکردنی هەر ڕۆژێکە بە تایبەتی لەم ڕۆژەیەکە بۆ سروشت و ژینگە و زیندەوەرەکانە ینی زۆر کات تۆ ساڵ بە ساڵ ئەبێ گرفتی ساڵی ڕابردوو بزانی چی بووە ئایا چارەسەرەکەی چی بوو ینی بە تایبەتی لەم 2 ساڵەیە خۆ 3 ساڵەیە چەندین ڕووداوی سروشتی ڕوویە کە وەکو لایانی مرۆڤایەتی زۆر پشتگوێخرێ وەکو توانەوەی شاخە بەستەڵەکەکان وەکو بۆ نمونە گرگرتنی بورکانەکان لە وڵاتی ئیتالیا بۆ نمونە چەند ڕۆژی ڕابردوو لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە چین هەڵکردنی ئەو گێژەڵۆکۆ و بوونی ئەو خۆڵبارینەی کە بەسەر ئەو وڵاتەیە ئەمە هەمووی گرفتی سروشتیە لەگەڵ ئەمانەشە باسێکی زەریا و دەریاکان گرفتی سروشتی بە هۆکاری مرۆیی بە هۆکاری مرۆیی بە زەریا و دەریاکان باسکەین کە ئەبینی چەنەها بە هەزارەها زیندەوەریش لەناو ئەو دەریا و زەریانەیە ئەژین بەڵام ئێستا ڕێژەکە بە یەکجاری کەم بۆتەوە ئەویش کۆمەڵی هۆکاری مرۆیی هەیە ئەویش لە تێکەڵبوونی سوتەمەنی بەناو دەریا و زەریاکان یاخو با چەند هۆکارێکی تر ئەمە تا چەند کاری بۆ کرێت لە ناو زیندەوەرەکان کە لە ناو زەریا و دەریاکان کەوەش بەشێکە لە ژینگەی ئێمە بەداخەوە ئەڵێم ینی هەر بەشێک با بڵێن بەشێک لەو اتفاقی پاریس ئەوە بوو کە منطقەیەکی پرۆتەکت زۆن منطقەیەکی مەحمی لە ناو دەریا ئۆقیانوسەکانە بکەن بۆی با بڵێن لایەنی ژیانی سیستمی ژینگەی ئاوی پارێزراوکەن چکە تێبینیان کرد نزیکەی 180 بۆ 190 زیندەوەر قڕ بووە زیندەوەری ئاوی تەنها بە هۆکاری مادەی پلاسیکی تەنها بە هۆکاری مادەی پلاسیکی ئەوە بێجگە لە بەو گەرمبوونەی کە لە ئۆقیانوسەکان کە بەرز ئەبێتەوە یەک بەرز پلەی گەرما کە بەرز ئەبێتەوە یعنی چەندەها زیندەوەر بەرەو لە ناوچوون ئەبات جا حەزێکم یعنی ڕاستیشیش لەسەر ئەم زیندەوەرانە با بڵێن باسکەین ئێمە ئەو زیندەوەرانەی کە هەمانە و ئەم هەموو جۆرا و جوریتی هەبووە ئەمە بە شێوەیەکی ئەعتیباطی نەبووە بە شێوەیەکی هەڕەمەکی نەبووە ئەمە هەمووی بنەمای خۆی هەیە چونکە ئەم زیندەوەرانەی کە تۆ هەتە ئەم زیندەوەرانەی خۆی لە سێ جۆر ئەبینێتەوە بەشێکی بەرهەمهێنەرە بەشێکی بخۆرە بەشێکی شیتەڵکەرە لە ناو بخۆرەکانە مەسەلە توانی 3-4 جۆر بخۆرت هەیە ئەوەی کە
با بڵێن دەعامەی سەرچیە و پشتیوانی سەرچیە بۆ بەردەوامی ژیان ڕووەکە کە بە پرۆدیوسەر ناسراوە خۆ بە خێوکەر ناسراوە جا چەندی ئەم خۆ بە خێوکەرە و کە سەرچاوی تاقە و وزەیە بۆ هەموو ژیانەکانی تر بەرەو لە ناوچوون و بەرەو قڕبوون و بەرەو کەم بوونەوە بچێت بێگومان ئەوە نەو هەڕەشی و مەترسی لەسەر لایانی ژیانی زیاکە بە دلیلی ئەوەی کە ئەبینن دوێنێ پێرێ مەسەر لە فلیمەکانە لە ئەو حادثانی کە بینن خەڵکانە ڕاکات ئەچێ بۆ ئەوروپا لە ئەفریقاوە ڕاکە بۆ ڕاکە کابرا لە جانتایەکە لە سنووقی سیارەیەکە ئۆتۆمبیل چکە ژیانی نەماوە ژیانی لەسەر لەبەردەم لە ناوچوونە ناچار ڕوو ئەکاتە جێگای و ئەو حاڵش ڕوو لە ئێمەیە ئێمە ئەو ڕاستێ بزانین ینی بە تایبەتی لەلایەن خەڵقی خواری و عێراق خەڵقی خواری و عێراق بۆ ناوچەکانی ئێمە ئەمە ئەبێ ڕاستیەکە بەرپرسانمان لێ بە ئاگابن کە ینی ئەم بابەتانە هەروە بە سادە و بە ساکاری سیر نەکەن ئەم گۆڕانکاریانە زۆر گەورەیە ئەبێ هەنگاوی تەندروستی بۆ بنێن بۆ نمونە ئێسامە ئەم ساڵ لەبەردەم کێشەی وشکە ساڵیان لە 4 ڕۆ ئەبوایە لە باتیەوەی کە ینی دوێنێ هاتون کۆبوونەوەیان بۆ کردو هەفتەیە لەمەوە پێش بڕیاریکیان ناوە هەشت بەنداو ئەکرێتەوە ئەبوایە ئەوە ینی 10 ساڵ پێش ئێستا بووە کە ئێمە چەندەها جار کۆنفرانسمان کرد و ڕۆژۆپمان کرد بە دەیان و دەیان ڕاستپاردەمان بۆ بەرزکردنەوە بەس بەداخەوە هیچیان کاریان پێ نەکرا زۆر باشە دەست خۆش بە سپاس بۆ تاوی زانیاریەکانت ئەگەر لە کۆتاییە هەر لەسەر ئەم بابەتە گرنگەی کە قسەمان لەسەر کە شتێکی گرنگ ما بێ لە بیرمان کرد بێت وانیوەکو دوا کۆمنتی خۆت لەم بەشایە بڵێ ئومێد ئەکەم ئەوەی کە طبی لە دروشمەکە هاتووە کە پار بەو شێوەی هاتبوو چارەسەر هەر لە سروشتایە فعلەن چارە سەر لە سروشتایە ئەبێ مرۆڤایەتی بەگشتی هەمووی بێتە سەر هێڵ و سەرخەت و ئەوانەی بڕیار بەدەستن خەم لە سروش خۆن وئلا ینی سروشت ینی زۆر بێبەزیانە کاردانەوەی ئەبێ و باچیشی نییە ئەگەر هەتا ئێستا لەسەر سروشتە 5 جار قڕبوون ڕوویا بێت وەکو ئەو کتێباڵێ لە ساعت 20 بۆ 50 بۆ 2000 کۆتایی 2100 بەرەو قڕچوون ئەچێ و بەفعلی ئەوە ڕوئایات ئەوە ڕاستیەکە کە نکوڵی لێ ناکرێت و ئەم کەسایەتی ئەم عەلامە لەگەڵ چەندەها با بڵێن عالم قسەی کردووە چەندەها ناوچەی پێیت کردووە یعنی کتێبەکەی کە نووسیوە هەمووی حقایقی علمیە هەروە بە گۆترە نێنووسیوە و بە گۆترش زانکۆی کۆڵمبیا ئەمریکی با بڵێن خڵاتی پێنایەت من ئینسانە ئەمانە پەیامی مەترسیدارن ئەبێ ئێمە بە ئاگابین ئێمە بڕۆ زۆر باشە دەست دکتۆر ئومێد دەکەین ئەو شوێنانەیە خود ئەو لایەنانە تەنانەت خۆشمانەوەکو هاوڵاتی بتوانین هەنگاوی جندی بنین بۆ ئەم بابەتانە چونکە پەیوەندی بە ژیانی هەریەک لە ئێمەوە هەیە دووبارە سوپاس بۆ تاوی زانیاریەکانت سپاس بۆ ڕێسانی ئەم هەلە و ئومێد دەکەین پەیامەکانمان جێگەی خۆی بگرێت